بەڵێ بەرەزان بۆ زیاتر قسەکردن لەسەر کلاسیکۆی ئەم شەوی یاریگای کامپ نۆ و یاری نێوان هەردوویانەی ڕیاڵ مەدرید و بەرشلۆنە پێم وایە ئێستا حسەینی پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانە و سەبارەت بە یاریەکە ڕای بەڕێک کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسانی وەشیە و شارە بەڕێزە وەرەگرێت. حسەین ئەگە گوێ لە دەنگی منم کاتت باش. ئەم کاتەی تۆش باش گۆران سڵای خی گەورە لە تۆ لە گشت بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس. حسەین سەبارەت بە کلاسیکۆ لە شاری هەولێر و ئەو ئامادەکاری کە هاندەرانی هەردوویانە بۆیان کردووە دانیشتن بە تاسە و چاوەڕوان یارەکە ئێستا چێت لایە بۆمان بدوێنە و ئایا پێشببینی ڕۆژنامەنووسانی وەرشی و هاندەرانی هەردوویانە لەوێ چییە؟ پێ دوایە کە یارەکە چۆنە بێ ڕای خۆت و هەروەها ڕای میوانە بەڕێزەکانت فەرموو. بەڵێ گۆران من ئێستا لە شەقامی ئیسکانی شاری هەولێرم ئەو شەقامەی کەەوە زۆرترین بینەری وەرشی سەیری یاریە گرنگەکان دەکەن لە خولە جیهانیەکان لە یاری ڕابردووی کلاسیکۆ لە قۆناغی یەکەم بینیمان لەو شەقامە کەمێک ئاژە و توندوتیژی لە نێوان هاندەرانی هەردوو یانە دروست بوو کە لە شەقامەکە زۆرترین دەبە و هەروە پیسی بڵاوبەوە بەڵام بەرپرسانی پۆلیسی هەولێرەوەیان پێڕاگەیاندین کەەوە زۆرترین ئامادەکاریان کردووە کە کەمترین توندوتیژی لەو شەقامە ڕوو بداتن. سەبارەت بە یاریەکەش کامە کلاسیکۆی 230یە بەڵێ ئایا شوێنێکی تایبەت هەیە کە هاندەرانی هەردوویانە ئەتیا کۆبنەوە بۆ بینینی یاریەکە؟ بەڵێ ئێرە شەقامی ئیسکانە لە زۆربەی کافتریاکان لە زۆربەی چایخانەکان خەڵک سەیری یاری دەکاتن شوێنش تایبەت نییە و شوێنی تایبەت بەڵام شەقامێکی گشتیە و خەڵک زۆربەی لەو شەقامە سەیری دەکەن. من دەمە ئێستا ڕای چەند ڕۆژنامەنووسێک وەربگرم لەسەر ئەو یاریە. کاک مەسعود سڵای خی گەورە لێ. کاک مەسعود ئەگە بەگشتی باسی یاری کلاسیکۆ بکەی ڕیال مەدرید لە دوو یاری ڕابردوو سەرکەوتنی بەدەستێناوە لە کلاسیکۆ لە یاری کۆتایی فیناڵی جامی شای ئیسپانیا وەروە قۆناغی یەکەمی خولی ئیسپانیا. پێ دوایە ڕیال مەدرید توانێت سێم سەرکەوتن بەدەست بێنێت یاخود بەرشلۆنا بربەست دەبێتن لە بەردەم سەرکەوتنەکانی ڕێ. بەڵێ سپاس ئەم کاتتان باش. گومانی تێدانێکەوە یاری نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنا هەر لە هەر کات و ساتێکدا بێت جێی بایەخی میدیا و جەماوەر بووە لە کوردستانی خۆشماندا خەڵکێکی زۆر ئێستا لە چاوەڕوانی کلاسیکۆدایە ئەوەی زیاتر ململانەی نێوان ئەم دوو یانەی قوڵتر کردوتەوە ئەمە بۆ مێژوکی کۆنی هەیە لە دەسەڵاتی شاهانە لە بەرامبەر هەرێمی کەتەلۆنیا. گومانی تێدانێکەوە ڕیال مەدرید ئێستا لە ڕووی دەرونیەوە تا ڕادێک بارودۆخی باش نییە بەهۆی ئەوەی کەەوە پێشەنجی لە بۆ بەرشلۆنە لەدەستدا هەروەها ململانەی نێوان دوو ئەستێرەکە کە کریستیانۆ ڕۆنالدۆ و لیۆنێل میسیە لە نێوان ئەم دوو یانەیەدا زیاتر ململانەی و ڕکەبەری نێوان ئەم دویانەیە زیاتر باشتر و بەهێزتر کردووە. پێشبینیکردن بۆ ئەنجامی ئەم یاریە قورسە بەڵام یاری نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنە لە هەر کاتێکدا بێت تاموچێکی تایبەتی خۆی هەیە یاری کراوە دەبێت کەم جار دەبینین کەەوە یاری نێوان ئەم دوو یانە بەهێزەی ئیسپانیا و جیهان بە بێگۆڵ کۆتایی پێبێت گۆلی زۆری تێدا دەبێت. گومانی تێدانی ئەم شەویش کلاسیکۆیەکی جیاواز دەبێت هەموو ساڵێک بە ئەو دوو یانەیە بە چەندین یاریزانی تازە ڕوبەڕووی یەکتر دەبنەوە بەڵام وەکووتم وەکو یاریەکانی تر ئەوە جەنگە هەردوو یانە ڕوبەڕووی یەکتر دەبنەوە گۆلیشی تێدا دەبێت. خۆش کاک مەسعود ئەگەر کاگەسەران عەبدوڵڵا لەگەڵماندا بێتن کاگەسەران سڵاو دەبێت. سڵاو کاکسەس. کاگەسەران ئەگە بەگشتی باسی یاری کلاسیکۆ بکەی لە دوو کلاسیکۆی ڕابردوو ڕیال سەرکەوتین بەدەستێناوەوە لە ماوەی تقریبان 30 ساڵی ڕابردوو ڕیال مەدرید نەیتوانێت سێ کلاسیکۆ لە سێک سەرکەوتن بەدەست بێنێت. پێ دوایە ڕیال مەدرید توانێت سێم کلاسیکۆ لە سێک باتەوە یاخود بەرشلۆنە بربەستێک بۆ بردنەوەکانی ڕیال دابنێتن کە دەبینین ڕیال مەدرید زیاتر پێویستی بە بردنەوەی بۆەوەی بە خاڵێک لە دوای بەرشلۆنە. خۆی بەڕاستی دەبێەوە بڵێم کە یاری کلاسیکۆ تایبەتمەندی خۆی هەیە پەیوەست نییە بە بارودۆخی هەوو تیپە لە قۆناغێکە تێدان بەڕاستی بۆ دەکرێت ڕیال سەرکەوتن تۆمار بکە. بینیمان لە ماوە ڕابردوو خۆشت باست کرد بەڵام ئەرچیشی ئاسان نابێ ئەوڕە بەڕاستی لە یاریگای بارسلۆنا یعنی بەڕاستی ئەرچی ئاسان نابێت چونکە بارسلۆنا هەوڵ دەدا جیاوازیەکان زیاتر بکە بۆی کە لەو ململانەیە تۆزێ دوورکەوێتەوە بەڕاستی لە هەمە کاتدا ڕیال مەدریدیش ئەگەر بدۆڕێت بارودۆخی زەحمەت دەبێت بۆ یاریەکانی داهاتوو چونکە جیاوازەکە دەبێت 4 خەڵ بۆ یاریەکە زۆر قورس دەبێت بەڵام ینی بۆ نمونە ئەگەر ڕیال مەدرید سەرکەوتنیش تۆمار بکات دەتوانم بڵێم شتێکی ئاساییە ئەوە مفازەیەک نییە. سەلان دەبینین میسی بە 21 گۆڵ گۆڵکاری کلاسیکۆیەوە ڕۆناڵدۆش 14 گۆڵیەیە یەک گۆڵی ماوە بگات بە ڕاول
پێ دوایە ینی کریستیان ڕۆناڵدۆ لە دوو کلاسیکۆ ڕابردوش گۆڵی تۆمار نەکردووە ئەمەش ببێتە ڕکابەریەک لە بنێوان هەردوو یاری خۆی ڕۆناڵدۆ زۆر جار توانێتی گۆڵ تۆمار بکات لە یاریگای بارسلۆنا و هەروەها لە یاریەکانی کلاسیکۆش بۆ ئاستاییەکە ڕۆناڵدۆ گۆڵ بکات هەرچەندە چەند یاریێکە لە ئاستی خۆی نییە بەڵام ئەگە گۆڵیش بکە ئەو شتێک نییە ینی چاوەڕوان نەکراو نیە شتێکی چاوەڕوان کراوە چونکە ڕۆناڵدۆ یاریزانێکە سوپەرە بەڕاستی وەکو یاریزانێک فوق العادە زۆر باشە و لە یاری کلاسیکۆش ئەگەر لە باردۆخێکی دەرونی باشدا بێت دڵنیام دەتوانێت گۆڵ بکەن دەست خۆشکایە سەلام ێستا چینە لای هەردی مالی ڕۆژنامەنووسی وەرشی زۆر بە کورتی لە دوانەکان لێوەزی بۆ ئەوەی کە کاتمان زۆر کەمە بە چاوان کا گۆران مامستا دێگە بەگشتی باسی یاری کلاسیکۆ بکەیت دەبینین جەنگێکە لە نێوان هەردوویانە زۆرترین بینەر زۆرترین ڕۆژنامەنووس ینی چاودێری ئەو یاریە دەکەن ڕاستیە لەسەر کامشن دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی ئەگەر بێتمە باز لە یاری کلاسیکۆ بکەن کایەکە لە یاریە هەرە پڕ بینەرتەکان لە عالم لە جیهاندا بەڕاستی خوێندنەوە لە بۆ یاریەکە چونکە خۆمان دەزانین لە هەردوویانە باشن یاریزانەکانی جیهان ئێستا لەوێ یاری دەکەن ئەگەر باز لە بەرشلۆنە بکەین دەبینین سێ باشترین هێرشبەری عالم جیهان لەوێ یاری دەکەن کە میسی و نیێمار و سوارێزە ئەگەر باسی ریال مەدرید بکەین هەمان شێوە گاریس بیل و ڕۆناڵدۆ و کەریم بنزێمە لەوێ یاری دەکەن لەبەر ئەوە پێشبینی کردن لە بۆ ئەنجامی ئەم جۆرە یاریە بەڕاستی زۆر زەحمەتە بەڵام دەکرێت من خوێندنەوەی خۆمەک و ڕای خۆم بۆ یاریەکە چونکە ریال مەدرید دەوێ بێتەوە سەرلیستی یانەکانی خولی ئیسپانیا و بەرشلۆنەش دەوێت پارێزگاری لە پێشەنگ بکە بۆی کەستە خاڵێک لە پێشەتی پێشبینی دەکەم کە بەگشتی یاریەکی کراوە بێ هەردوویانە بە شێوازی هێرشبەر یاریکردن هەوڵدن ڕای خۆشتم پێ بڵێ لەسەر کلاسیکۆ زۆر بە کورتی تۆ کاتمان زۆر کەمە بە کورتی ڕای جەنابیشت لەسەر کلاسیکۆ و دواتر کۆتایی ببێنی بەڵێ گۆران پێم وایە وەکو یاریەکانی تر یاری کلاسیکۆ تام چێژێک خۆشی پێوە دیار دەبێتن بەهۆی ئەوەی جیاوازی هەردوویانە یە خاڵە بەڵام یاریەکە یەکلاکەرەوە نابێتن بۆ هەردوویانە بەهۆی ئەوە هێشتا دە هەفتەماوە لە خولی ئیسپانی بەڵام ئەوەی کە پێشبینی خۆم بێتن پێم وایە ڕیال مەدرید سەرکەوتن بەدەست سپاس بۆ حسێنی پەیامنێری ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام سپاس بۆ چوون و کۆمنتە جوانەکان بەڕێزان بەردەوامە بین